حەماڵ هەژار فەقیر نەخۆش کەم ئەندام ڕێکەوێتە ئێرە لە فێکی شفتە بخوا بڵێ لەسەر هاوژین بڕان خۆم حساباتی لەگەڵاکەم. باس یەکێک لە دیاردە جوانەکانی بازاڕی شاری سلێمانیتان بۆکەم. لە چێشخانە و لە فەفرۆشەکان کللتورێکی زۆر جوان هەیە، دەمێکی شەتەبان. ئەویش کاتێک کە سێگنان دەخوات یان لە فەیەک دەخوات لەگەڵ حەقی خواردنەکەی خۆی بڕەپارەیەک بۆ خواردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت بەجێ دەهێڵێت. ئەمە بەڕاستی هاوکاریە، هەستکردنە بە بەرپرسیارەتی و برسێتی خەڵک. کاتێک خۆت تێر دەخۆیت هەر لەو کاتە خەمی کەسێک لەوانەیە توانای نەبێ، پارە لە گیرفانی نەبێ، لە فەیەک ژەمەنانێک بخوات. جوانە بەڕاستی ئەم کللتورە بەردەوام بێت. بەڵێ ڕۆژانە و شانە دووبارە ئەبێتەوە بۆنمە کابرایە نانێگە خوا شتێگە خوا پارەی لە فەگەی خۆیان و جاریە زۆر بەزیاوە پارەی دوو لە فەسێ لە فاڵی دوای خۆم هەچ کەسێ ها و فەقیرێک بێرێ. بەڵام ئەوەی لەویە کە زۆر بنی بێتاقەت کرد منی دڵتان کرد هەتا ئەو مناڵە لە من تێپەڕ بوو باشە باوکیار خەریکی کارتۆن کۆکردنەوە بوو ئەو مناڵە هەر سێری ناوچاوی کردو. قەندیل عوسمان کۆشکێکی خواردنی هەیە لە سلێمانی. بە پەیامنێرمان پێشکەوت خەلیلی گوتووە لە پاڵ خواردنەکەم ئاوی ساردم داناوە بەبێ بەرامبەر. ئیشەڵڵا خوای گەورە لە خێری دەرنەکە. ئەم خاتونە بەڕێزە دەڵێت کە چی زۆر جار خەڵک دێن بۆ لەفە خواردن دەڵێن ئەوە پارەی کارتۆنێک ئاو با خێری ئێمەشی تێدا بێت. پارەی لەفە دادەنێن بۆ کەسێک کە پێویستی هیوا هەیە 15 دانێ هیوا هەیە دەدانێ هیوا هەیە زیاتریشی بۆ داناوم ئەڵێدا دەبێ زەحمەت من تۆ ئەەکەم بە وەکیل تۆ بێ بە کەسانی فەقیر و هەژار. کاکە بڕیاریش کە خاوەنی چێشخانەیە دەڵێت دەمێکە ئەم دیاردەیە هەیە خەڵکی زۆریش سوودی لێوەرگرتووە. ئەو چیرۆکی جیاوازی بەخشین باز دەکات هەیە بێ ئەوەی بزانن کێیە خێری خۆی لە دوورۆی شارەتێکم بۆ کایەڵە پارێڵم کاکە خۆم لێی وەرناگرم ئەڵێ حەزەکەم و خێرە بۆ من بێ تۆ ڕۆژێکی دەربیانەرێ تەلەفونەکە لە فانێرێ بەبێەوەی ناوی بۆ خەڵکی کەم دەرامەد یا بۆ نمونە بۆ وینی بێسەرپەرشتان ینی جا هەر خەڵکی یاسایی نین کام کارە خێرە دەکەن. زۆر جار بەرپرسانیش کە دەچنە چێشخانەیەک لەوانەیە بڵێن پارە نادەن. نا ئەوە تا کاک بڕیار دەڵێ هەڤاڵ ئەبوو بەکر کە بێت پارەش دەدات و پارە بۆ ژەمی چەند کەسێکی هەژاریش بەجێ دەهێڵێت. کاگە ڤاڵگیان دەستخۆشی و لێەکەین و لێرەوە ڕێزمانەیە. مەحافزی سلەیمانی خۆشبەختانەکە هاتۆ بۆ ئێرە هەموو جارێ بەدەر لە پارەی خۆشی پارەی خەڵکی فەقیر و ینی بە زیاوە دایناوە بۆی ئەوەی دوای خۆی یەک فەقیرێک لێ بخوا و خێری. لە کوردەواری زۆر نمونەی جوان هەبوو. دراوسێ لەگەڵ دراوسێ قاپی خواردنی دەگۆڕیەوە. ڕێبوار یان میێوان هەر کاتێک بەهاتایە خواردنی بۆ ئامادە دەکرا. ئێستاش ئەمە بە جۆرێکی دیکە بەردەوامە لە چێشخانەکان لە نانەواخانە و سەمونخانەکان. بەڕاستی ئەمە باشترە لەوەی لەسەر شەقامەکان پارە بدەی بە کەسێک نازانی بەڕاستی محتاجن یان سوالکەرن یان سوالەکە بۆتە پیشیان بە ئەم گیانی هاوکاری و بەدەمەوە هاتنی یەکتر بەردەوام بێت.